ئایا هەرێمی کوردستان ڕووبکاتە چ ناوەندێک چی بکات بۆی کە ئەم پرسەیەک لای بکرێتەوە تا لە کاتێکا کە دادگای فدرالی خۆی لەناو قەیرانێکی قورسدایەوە کێشەیەکی گەورەی لەناودا. بۆیە میوانداری بەڕێز ئازاد دۆسکیمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی یاساین و لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە بن. کاگازات سڵاوت لێبێت و ئەم کاتت باش. کاگازات ئەوەی کە ئێستا ڕوودەدات و ڕوویدات لە عێراقدا گوزەرێ دەست لە کارکێشانەوەی چەندین دادوەر لە کاتێکی هێندە هەستیاردا ئەمە بە تێڕوانینی تۆ چییە گەیەنێت لە دیدی تۆ چییە؟ بەڵێ سڵاو ڕێزم سەرەتا بۆ بەڕێزت و بۆ هەموو بینەران. یعنی من لە چەندین چاوپێکەوتنان لەگەڵ بەڕێستانە هەر لە سەرەتای قەیرانە داراییەکان و دستوریەکان و بەتابعە سیاسیەکان نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی ئاماژەم بەوە کردووە کە بەداخەوە ئەم دادگایە نەیتوانیوە ببێت بەشێک لە چارەسەرکردنی کێشەکان بەڵکو بۆ بە بەشێک لە قوڵکردنی کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لە کێشە داراییەکانە تەنها یەک بڕیار نەبێ لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیە ئەویش بڕیاری تەوتین بوو بە ژمارە 224 لە دوای چەندین بڕیار لە دژی قەوارەی دستوری هەرێمی کوردستان ئەوەی کە بە بەڕێز و ئاماژە پێکرد کە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئومێدێکی گەورەیان بەو دادگایە بوو ئێمە زانین کە لە پێش جەژن بەداخەوە لەلایەن وەزیری دارایی عێراقەوە بڕیارێک دەرکرا بە پێ قانونی موازنە گوایە پشتی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتوە بەشی تەمویلی دادگاکە کە ئێستا لەم دۆخەیە ئەتوانێت لەم دۆخی ئێستا فەرما سالاری یەک دەرکا بۆی کە ئەو بڕیاری وەزیری دارایی ڕابگرێت؟ ئەزانی لە دستوری عێراقا ئاماژە بەم دادگایە کراوە لە مادەی 92 93 و 94 و قانونێکی هەیە قانونی ژمارە 25 2021 و بەپێ ئەو قانونە نیزامێکی داخلی دایناوە بە ژمارەیەکی 2021 لەناو نیزامی داخلیەوەی پرسیارەکەی بەڕێزت یاخود لە پەیڕەوی ناوخۆیەکە ئاماژە بە چۆنیەتی دانیشتنەکانی دادگا و بەڕێزدادوەرەکان و ئەندامە سەرەکیەکان و ئەندامە یەدەکەکان کراوە. پێم وایە ئەوەی تا ئێستا بەڵاو بۆتەوە لە دەستگایەکانی ڕاگەاندن ئەگەر سێ دادوەری سەرەکی یاخود سێ دادوەری احتیاط یەدەک دەست لە کارکێشانەوەیان پێشکەش کردبێ من پێم وایە بەستنی هەر دانیشتنێک یاخود دادبینیکردن لە هەر سکاڵایەک لەم دادگایە زۆر ئاستەم ئەبێت چونکە لە خودی سیستمی یاخود نیظامی داخلیەکە پەیڕەوی ناوخۆ ئاماژە بەوە کردەوە بە کۆمەڵێک ڕێکاری یاسایی لەوانە ئەگەر تۆ بەڕێزدادوەرەکان لە ناو ئەم دادگایە قازی ئەقدەمن تۆ بێ دیسان دادوەرێکی تر دەستنیشانکەی پێویستت بە دەرچوونی مەرسومێکی جمهوریە کەواتە بە کۆمەڵێک ڕێکاری ئیجراعات دەرچوونی فەرمانسالاری پێویستە یعنی بە دانیشتنێک هەبێت لە دادگایان بڕیارێکە بەبێت دانیشتنی دادگا درێت و لەلایەن سەرۆکی دادگاوە درێت. ئوستازەی بەڕێز من هەر لە تۆمارکردنی ئەو سکاڵانە لە پێش جەژن سەبارەت بە داواکردن بە ئەمری ویلایی یاخود فەرمانسالاری من ئاماژەم پێکرد کە ئەم دادگایەوەی پرسیارەکەی بەڕێزت جواب بەیەم بۆی بۆ بینەرانی شڕون بێتەوە. فەرمانسالاری بە پێ مادەی 151 قانونی مرافعات چکە ئەم محکەمەیە ڕاستە محکەمەی دستوریە بەڵام کار بە قانونی مرافعات دەکات وەک هەر دادگایەکی ئاسایی دادگای بەرایی بێ محاکمی ئەحوال شەخسی بێ لەبەرەوە ئەمری ویلایی بە پێ قانونی مرافعات لە ماوەی 48 ڕۆژە بێ وەڵام بدرێ باشە و زۆر جار ئەم دادگایە کە ڕەدی ئەمری ویلاییەکات ئەڵێ من ناتوانم لەبەرەوەی سیفەی ئیستیعجالی تیاریە دوو ئەگەر ئەمری ویلایی دەرکەم چکە ئەمری ویلایی کاتێک سکاڵا کارداوا ئەکات لە زومنی داوایەکی ئەسڵیە تۆ بێ سکاڵایەکی سەرەکی تێبێ اینجا لە کۆتایی عریزەی داواکەتان نووسی داواکارم لە دادگای بەڕێز ئەمرێکی ویلایی دەرکا زۆر جار دادگا ئەمری ویلایی ڕەدەکە ئەڵێ من ئەمری ویلایی دەرکەم کەواتە داخڵبوونە یاخود ڕایەکی پێشینەیە لە داوا ئەسڵیەکەیە
بۆیە خاڵێکی تری زۆرتر یعنی بۆ بەڕێست و بۆ بینەرانیش لە بڕیاری تەوتینە ژمارە 224 ئەو بڕیارەم لایە ئەمەش کە بە تەوتین ناسرا ئەبێ وەڵامی ئەوەش بە جاوەرگرم بەڵام زۆر بە دیاریکراوی پێم بڵێ بەڕوونی پێم بڵێ ئێستا خەڵک چاوەڕێی ئەم وەڵامێ ئایا دادگا پێویستی بەوەیە کە دانیشێت هەمویان کۆ ببنەوە کابینی ناتوانێت کۆ بێتەوە بۆ فەرمان سالاریەکە دەرئەچێت دیان ناواتە سەرۆکی دادگا توانێت ئەم بڕیارە بدات بەبێ دانیشتن و کۆبوونەوە؟ من وەڵامێکی یاسایی بەڕێزتەیە ئاماژەم ئەمیست ئاماژە بۆ بکەم لە بڕیاری تەوتینە شتێکە لە قانونی ئیزباتە ئەگەر هەڵە نەبم لە مادەی هەفتەکانە کە ئەگەر هەر دادگایەک نەک ئەم مەحکەمەی دستوریش لە بابەتێکی پێشووترە بڕیارێکی یا بێ سەبارەت بە کێشەیەک ناتوانێت بۆ نمونە ئەگەر سکاڵاکاریش بگۆڕێ ئێمە پێڵێن خصومە بابەت مادە موچەیە باشە سەرفکردنی موچەیە ئەڵێ من بڕیارێکی پێشووترم یاوە تەوتینە تەنانەت یعنی بۆ زانیاری بەڕێزیشتان سەرۆکۆماریش لەم ساڵ بە داوای ژمارە 3 2025 محکەمەی ئیتیحادی تەوزیحی زۆریاوە لەبەر ئەوە وەڵامی یاساین بۆ بەڕێست و بۆ بینەران خۆ ئەگەر ئەم کێشەیەش کە دروست نەبوو ئەمەی کە ئیمڕۆ بەڕێزدادوەرەکان دەستیان لە کارکێشە نە ئەمری ویلایی دەرەچوو من پێم وایە نە داواکەش منتج ئەبوو داوا ئەسڵیەکە چونکە داواکە ڕەدی ئەکردەوە لەبەر سەبق و فەسڵ چونکە دادگا بە سکاڵای ژمارە 224 و موحداتوە 269 2022 بڕیارێکی دەرکردووە کە حەلی چکە هەتا لە سکاڵاکەی سەرۆکۆماری عێراقیش ئاماژەی بەوە کرد کە من بڕیارێکم دەرکردووە تکایە جێبەجێ بکەن حکوومەتی فیدراڵی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی موچە لە پرسی سیاسی ڕوونتر زیاتر ڕوونکەمەوە بۆ زانیاری بەڕێزت لە ڕووی یاساییەکەوە ئەم کێشەیە ڕەنگە ئەعلام یاخود ڕاگەاندن بەو شێوازە سەیری بکات من پێم وایە ئەگەر ئەم کێشەیەش دروست نابوو محکەمەی ئیتیحادی ئەمری ویلایی ڕەتە کردە وەکو سەرەتا وتم ئەبووە لە ماوەی 48 کاتژمێرە وەڵامی دابە وەڵامی نەیە داوا ئەسڵیەکە ئەمایەوە بنەرەتیەکەشی ڕەتە کردەوە بە هۆکارێک کە پێڵێن سەبق و فەسڵ ئەوە بۆ یاسا ناساندەجێڵم لە مەفهومەکەی زۆر باشتیە ڕێگەی دیکەی یاسایی چییە بۆ چارەسەرکردنی پرسی موچە؟ ئەزانی ئوستازای بەڕێز من سەرەتا لەگەڵ بەڕێستا وتم یعنی ئەم دادگا بەداخەوە یعنی تۆ ئەگەر ڕێی منیش ئەم کێشانە کە دروست بوونەتەوە ئیمڕۆ بەڕێزدادوەر دەسیل من نازانم یعنی ئەگەر لە ڕووی یاساییەوە یاخود دستوریەوە سەری ئەم دادگای بکەی من زۆر جار وتم خۆم لەم دادگایە زۆر جار سکاڵاکار بوومە 5 داوا زیاتر بۆ سەرفکردنی پشکی بوجای هەرێمی کوردستان حەقێکی دستوری هاوڵاتیانە یعنی ڕەدیە کردەوە لە بەرنەبوونی مەسلەحە یان بە هەر بیانوێت با بێم بۆی سوود لە کات وەربگرین مادەی 92 دستور ئەڵێ سەبارەت بە پێکاتی ئەم محکەمە ئیتیحادیە ئەڵێ بێ قانونێک بۆی دابڕێژێ بە ئەغلەبیە ثولثین ئەندامانی پەرلەمانی عێراق ئەبێ فوقەهای قانونی تیابێ ئەبێ خۆبەڕای شەریعەی ئیسلامی ئەم محکەمەیە نەیتوانیوە ببێت بە معنای کەلیمە ببێ بە محکەمەی دستوری محکەمەی ئیتیحادی یعنی چی خۆی لە ئەسڵدا یعنی قەضای دستوری بەڵام ئەم دادگایە خۆ ئەگەر لەسەر ئەساسی موئەسسات و لەسەر ئەساسی پشکێنەی سیاسی نەبووە محاسەسەی سیاسی نەبووە دەمێک کە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی چارەسەر ئەکران ئەم دادگایە بەداخەوە لە زۆر هیچ دادگایەکی دیکە هەیە کە ئەم کێشەیە لای بکاتەوە لە کاتێکە بەم شێوەیەوە دادگای فیدراڵی عێراقەوە حاڵیەتی ئێستا هەرێمی کوردستان ڕوو بکاتە چ دادگایەک؟ واللهی ئوستازەی بەڕێز خۆ وازەحە هەرێمی کوردستان و عێراق خۆیان چییە داهاتیان لە چی پێکاتوە داهاتی نەوتی تێ داهاتی نانەوتی تەیە باشە عێراقیش بودجەکەی 195 لەسەر نەوتە تۆ هەرێمێک ئاوا بەجێڵی باشە مؤسساتی هەیە خەستەخانەی هەیە قوتابخانەی هەیە بنکەی پۆلیسی هەیە دادگای هەیە یعنی هەموو ئەو مؤسساتانە چۆن بەڕێوە ببڕێ باشە خۆ هەرێمیش وەکو حکوومەتی فیدراڵی کۆمەڵێکدا لەبەرەوە من وەڵامەکەی بەڕێزت هەیە کە عێراق خۆی بە پشت بە نەوت ئەبەستێ
ئەوە ئێستا ئەم بارودۆخە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئەقلیمیش دروست بووە خۆ ئەگەر گەروی هورمزدا بخرێ بزانە عێراق توانێت یەک مانگ موچە خۆرانی بە کەواتە پێم وایە خودی ئەم دادگایە کە قانونی نەوت و غازی هەرێمی کوردستان بە ژمارە 22/2007 هەڵی وەشان بە نادستوری دانا پێم وایە بڕیارەکەی نادستوری بوو دەبواە بیر لەوەی بکردبە کە بەڕێوەبردننی هەرێمێک وەکو هەرێمی کوردستان وەکو مؤسسەی خۆیان پێویستی بە داهاتێکە وەکو داهاتی نەوت بۆی بەڕێوە ببرێ. یعنی من زۆر جار وتومە حکمت لە هەڵوەشاندنەوەی قانونی نەوت و غازی هەرێمی کوردستان چی بوو ئەگەر دژایەتیکردنی قەوارەی دستوری چارەسەر ئەوەیە پێم وایە هەرێمی کوردستان دەبێ خێرا بکات بە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و خۆشیان سوودمەندە بن لە ڕێگای بۆری نەوتی هەرێم ڕەنگە نەوتی کەرکووکیش بڕوا بۆ بەندەری جیهان سبەی دووسبەی مەترسی لەسەر کەنداوەیە لەسەر کەنداوی عەربی بەهۆی ئەو شەڕەی کە ڕوویاوە خۆ ئەگەر ئەوە دابخرێ بۆیە من کورتی ئەکەمەوە کێشەی سەرەکی یاخود ڕیشەی چارەسەرکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان بەبێ دووبارە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان شتێک نییە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە نەکرێت وەرە و بەڕێز مەسرور بارزانی لە ڕێکەوتنەکەی لەگەڵ محەممەد شەیاع سوودانی لە 4/4 2023 کە کابینەکەی سۆدانی تەشکیل بوو ئاماژەی بە خاڵێکی گرنگ کرد ڕێکەوتنی لەسەرکرا کە پێویستە قانونی نەوت و غاز لە پەرلەمانی عێراقا تشکیل بکرێ نا التزام بە دستورەکە نا التزام بە قانونەکە نا التزام بە ئیتیفاقیەکەن ئەوەتە خەڵکێک نا ئەگەر ئینتیمای سیاسیش نەبێ وەکو هەرێمی کوردستان برسی بوونە لە جەژنا موچەیان پێنیە سیاسیەکانیش لە ناوچەی سەوزی بەغا بۆیان دانیشتون بە کۆمەڵێک امتیازاتەوە خەمی چییە هاوڵاتی دوو موچە سێ موچە وەری نەگرێ خۆیان بە کۆمەڵێک امتیازاتەوە لەبەرەوە پێم وایە پێویستە عەمەلی سیاسی لە عێراقا دووبارە مؤسسە بکرێت گۆڕانکاریەکی ڕیشەیی ڕووبە چونکە عێراق شکستی هەناوە لە سیستمی فدراڵی. بەڵێ بەڕێز ئازاد دۆسکی پسپۆڕی یاسا لە سلێمانی و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێزتان سوپاس بۆ وردەکاریانە.